سلام ئەم کاتت باش دکتۆر. راپۆرتی من دەربارەی information transmissions and the role of neurons واتە گواستنەوەی زانیاری و ڕۆڵی دەمارەکان. لێرەدا بە وردی باز لە دەمارەکان و گواستنەوەی زانیاریەکان دەکەم لە لەشدا. و ئەمەش ئاوتلاینی راپۆرتەکەیە، باز لە ناساندنی دەمارەکان و پێکهاتەوە کارکردنی دەمارەکان و جۆرەکانی دەمار و دەمارەکان لە سیستەمی جیاوازدا، گواستنەوەی کارەبایی، توانای کردار و گواستنەوەی کیمیایی، پەیوەندی سیناپتیک و جۆرەکانی گواستنەوە دەماریەکان و ڕۆڵی دەمارەکان لە ڕەفڵەکسەکاندا و تێکچوونی پەیوەست و پەیوەندی دەمارەکان. لەم راپۆرتەدا باز لەوانە دەکەم. Introduction of neurons. پێشەکیەک بۆ دەمارەکان بریتین لە خانە تایبەتمەندەکانی سیستەمی دەمار کە زانیاری دەگوازنەوە بۆ سەرتاسەری لەش. ئەوان پێویستن بۆ هەموو کارەکانی جستە، لەوانە هەستکردن بە ژینگە، پرۆسسکردنی زانیاری و کۆنتڕۆڵکردنی جوڵەی ماسوولکەکان. سیستەمی دەمار کە پێک هاتووە لە مێشک و بڕبڕی پشت و دەمارەکانی دەوروبەر، پشت بە دەمارەکاندا بەسێت بۆ پەیوەندیکردن هەم لە ناو جستە و هەم لە نێوان مێشک و جیهانی دەرەوە. Structure and function of neuron. پێکهاتە و کارکردنی دەمارەکان. پێکهاتە بنەڕەتیەکانی دەمارێک بریتین لە لەشی خانەی کە پێی دەوترێت سۆما. ناوکو پێکهاتە خانەیەکانی تری تێدا کە پێیوەستن بۆ ئەرکی گۆڕانکاریەکانی دەمارەکە، بەشە سەرەکیەکەی دەمارەکە کە سیگناڵەکان تێدا یەکدەخرێن. دێندریتەکان پێکهاتەی لقاوی کە لە جستەی خانە درێژ دەبنەوە و سیگناڵی هاتوو لە دەمارەکانی ترەوە وەردەگرن. دێندریتەکان ڕووبەری ڕۆی پەیوەندی سیناپتیکیەکان زیاد دەکەن و وەرگرتنی گواستنەوە دەماریەکان ئاسان دەکەن. ئەکسۆن بریتیە لە پرۆژێکشنێکی درێژی و باریک کە ئیمپالسی کارەبایی لە جستەی خانەوە دوور دەخاتەوە بەرەو دەمارەکان یا ماسوولکەکان یان ڕژێنەکانی تر. دەتوانرێت ئەکسۆنەکان بە بەرگی مایلینیدا پۆشراون کە گواستنەوەی سیگناڵە کارەباییەکە خێراتر دەکات. کۆتاییەکانی ئەکسۆنەکان کە گواستنەوە دەماریەکان تێیدا ئازاد دەکرێن بۆ پەیوەندیکردن لەگەڵ دەمارەکانی تەنیشت یان خانە ئامانجدارەکان. و ئەمەش وێنەی دەمارە کە گوتمان پێک هاتووە لە چەند بەشێک، لەوانە سێڵوەدی، سۆما و ئەکسۆن و دێندریتەکان و مایلینی شیف، بەرگی مایلینی و کۆتایی دەمارەکان کە پێی دەوترێت ئەکسۆن تێرمیناڵس. Neurons in different system. دەمارەکان لە سیستەمی جیاوازدا دوو جۆرمان هەیە. Central Neuron System کە کورتکراوەکەی CNS واتە سیستەمی دەماری ناوەندی، دەمارەکانی ناو مێشک و بڕبڕی پشت پرۆسس دەکەن و زانیاریەکان تێکەڵ دەکەن. زۆری دووەمیان Peripheral Neuron System PNS واتە سیستەمی دەماری دەوروبەر. دەمارە هەستیارەکان زانیاری لە جستە دەگوازنەوە بۆ CNS، لە کاتێکدا دەمارە جوڵاوەکان فەرمانەکان لە CNS دەگوازنەوە بۆ ماسوولکە و ڕژێنەکان. Types of neurons واتە جۆری دەمارەکان. دەتوانرێت دەمارەکان بەپێی کارکردن و شوێنی خۆیان لە ناو سیستەمی دەماردا پۆڵین بکرێن بۆ سێ جۆری سەرەکی کە بریتین لە sensory neurons, motor neurons and interneurons. جۆری یەکەمیان sensory neurons واتە دەمارە هەستیارەکان. فانکشنی دەمارە هەستیارەکان بەرپرسن لە دیاریکردنی هاندەرەکان لە ژینگەی دەرەوە و ناوەوەدا و گۆڕینی بۆ سیگناڵی کارەبایی کە مێشک و بڕبڕی پشت دەتوانن لێکدانەوەیان هەبێت. ئەم دەمارانە یارمەتیدەرمان دەبن بۆ هەستکردن بە جیهانی دەوروبەرمان و پێدانی فیدباکێکی گرنگ سەبارەت بەوەی کە جستەمان چۆن کالێک لەگەڵ ژینگەکەدا دەکات. لۆکیشنی شوێنی ئەم جۆرە دەمار هەستیارەکان بە پلەی یەکەم لە ئەندامە هەستیارەکاندا هەڵکەوتون، وەکو چاو، گوێ، پێست، لوت و زمان و زانیاری دەنێرن بۆ سیستەمی دەماری ناوەندی CNS، مێشک و بڕبڕی پشت. زۆری دووەم مۆتۆر نیورۆنس واتە دەمارە جوڵاوەکان. فانکشنی دەمارە جوڵاوەکان سیگناڵەکان لە CNS دوور دەگوازنەوە بۆ ماسوولکە و ڕژێنەکان. دەستپێکردن و کۆنتڕۆڵکردنی جوڵە و ئەرکە جیاوازەکانی جستە، ئەوان بەرپرسن لە دەرچوونی جوڵەی کە ڕێگە بە جستە دەدات کاردانەوەی هەبێت بەرامبەر بە هاندەرەکان و کردارەکان ئەنجام بدات و جوڵە ئەنجام دەدات
بەتایبەت جوڵەی نائیرادی شوێنی دەمارە جوڵاوەکان لە مێشکیان بڕبڕی پشتەوە سەرچاوە دەگرن و درێژ دەبنەوە بۆ ماسوولکە و ڕژێنەکان لە سەرتاسەری لەشدا بەشێکن لە سیستەمی دەماری دەوروبەر PNS. جۆری سێمیان ئینتەرنیورۆنس واتە نێوان دەمارەکان. فانکشنی ئینتەرنیورۆنەکان بریتین لەو دەمارانەیە کە دەمارەکانی تری ناومێشک و بڕبڕی پشت بەیەکۆ دەبەستنەوە. ئەوان ڕۆڵێکی گرنگ دەگێڕن لە پرۆسیسکردنی زانیاری و ڕفلەکسەکاندا وەک ناوەندێک لە نێوان هاتنە ژوورەوەی هەستیاری و دەرچوونی جوڵەیدا کار دەکەن. نێوان دەمارەکان دەتوانن ئەرکی ئاڵۆزی پرۆسیسکردن ئەنجام بدەن، زانیاری هەستیارەکان یەک بخەن و بازنەی دەماری پێک بێنن کە ئەرکە پلە باڵاکانی وەکو بیرکردنەوە و بڕیاردان چالاک دەکەن. شوێنی نێوان دەمارەکان بە زۆری لە CNS مێشک و بڕبڕی پشتدا هەن. ئەوان زۆربەی دەمارەکانی مێشک پێک دێن و پەیوەندی ئاڵۆزەکانیان تۆڕی دەماری ئاڵۆز پێک دێنن و ئەمەش وێنەی هەر سێ جۆری دەمارەکانە: سنسۆری نیرۆن واتە دەمار هەستیارەکان و ئینتەرنیرۆن واتە نێوان دەمارەکان و مۆتۆر نیرۆنس واتە دەمارە جوڵاوەکان. Electrical transmissions the action potential گواستنەوەی کارەبایی کردداری پێشبینیکراو لە ناو دەمارەکاندا پۆتانسیۆڵی کرددار هەیە کە سیگناڵێکی کارەبایی و بە درێژی دەمارەکەدا دەڕواتە خوارەوە. گواستنەوەی زانیاری لە ناو دەمارێکدا پرۆسەیەکی ئەلێکترۆکیمیاییە کە دەتوانرێت دابەش بکرێت بۆ چەند قۆناغێک. قۆناغی یەکەم resting potential واتە توانای پشودان. لە دۆخی پشودانیدا دەمارێک بارگەیەکی کارەبایی لە سەرانسەری پەردەکەیدا دەپارێزێت لەگەڵ ناوەوەی دەمارەکە بارگەی نەرێنی زیاترە لە دەرەوە بە شێوەیەکی گشتی لە دەوروبەری -70 ملیڤۆڵتە. قۆناغی دووەم دیپۆلاریزیشن. کاتێک دەمارێک بەهۆی سیگناڵێکەوە لە دەمارێکی تەنیشتیەوە هان دەدرێت کەناڵە ئایۆنیەکان لە پەردەی دەمارەکەدا دەکرێنەوە. ڕێگە بە ئایۆنەکانی سۆدیۆم دەدەن بچنە ناو دەمارەکەوە. ئەم لێشاوەی ئایۆنە پۆزیتیڤەکان دەبێتە هۆی ئەوەی ناوەوەی دەمارەکەی زیاتر بارگەی ئەرێنی بێت و دەبێتە هۆی پرۆسەیەک کە پێی دەوترێت دیپۆلاریزیشن. ئەگەر جەمسەرگریەکە بگاتە ئاستێکی دیاریکراو ئەوە پۆتانسیۆڵی کرددارێک دەست پێ دەکات. قۆناغی سێم ئەکشن پۆتێنشیۆل واتە پۆتانسیۆڵی کرددار. کاتێک دەگاتە ئاستەکە گۆڕانێکی خێرا لە بارگەی کارەبایی ڕوودەدات. ئایۆنەکانی سۆدیۆم دەچنە ناو دەمارەکە و دەبێتە هۆی بەریزبوونەوەی بارگەی پۆزتیڤ لە ناوەوە. ئەم شەپۆڵە لە چالاکی کارەبایی بە درێژایی تەوەرەکە بڵاو دەبێتەوە بەرەو تێرمیناڵەکانی ئەکسۆن دەڕوات. قۆناغێکی تر ڕیپۆلاریزیشن واتە دووبارە جەمسەرگری. دوای تێپەڕبوونی پۆتانسیۆڵی کرددار ئایۆنەکانی پۆتاسیۆم لە دەمارەکەەوە دەچنە دەرەوە، بارگەی ناوەکی نەرێنی دەگەڕێتەوە، دەمارەکە دەگەڕێتەوە بۆ توانای پشودانی خۆی، ئامادەی بۆ ئەوەی جارێکی تر ئەم کارە دووبارە بکاتەوە ئەگەر پێویست بوو. بۆ قۆناغێکی تر ریفراکتەری پێریۆد واتە ماوەی بەرگری. دوای پۆتانسیۆڵی کرددار دەمارەکە دەچێتە ناو ماوەی بەرگریەوە کە لەو ماوەیەدا ناتوانێت دەست بەجێ ئەم کرددارە دووبارە بکاتەوە. ئەمەش ڕۆیشتنی یەکلایەنەی زانیاریەکان بە درێژایی ئەکسۆنەکە مسەگەر دەکات. Chemical transmissions synaptic communication. کاتێک کە پۆتانسیۆڵی کرددارەکە دەگاتە کۆتاییەکانی ئەکسۆنەکان دەبێت سیناپسەکە بڕێت بۆشایی نێوان دوو دەماریان نێوان دەمارێک و خانەیەکی ئامانج. دەمارەکان لە ڕێگەی گواستنەوەی دەمارەکانەوە لە سەرانسەری سیناپسەکەدا پەیوەندی دەکەن کە نێردراوی کیمیایی نوێی سیگناڵەکان لە نێوان خانەکاندا دەگوازنەوە. ئەم پرۆسەیە بە گواستنەوەی سیناپتیک ناسراوە. نیورۆترانسمیتەر ریلیز واتە ئازادکردنی گواستەرە دەماریەکان. کاتێک پۆتانسیۆڵی کرددارەکە دەگاتە کۆتایی ئەکسۆنەکان دەبێتە هۆی کردنەوەی کەناڵەکانی کالیسیۆمی دەواازەی ڤۆڵتیە دەرزی سیناپسی. binding to receptors بەستنەوە بە وەرگرەکان. گواستەرە دەماریەکان بەسەر سیناپسدا دەڕۆن و بەستراوەتەوە بە وەرگرەکانی سەر پەردەی دەمارەخانەکانی دوای سیناپسی. بەستنەوەی گواستەرە دەماریەکان بە وەرگرە تایبەتیەکانەوە دەبێتە هۆی کردنەوەی کەناڵە ئایۆنەکان لەسەر پەردەی دوای سیناپسی. گۆڕینی بارگەی کارەبایی خانەی دوای سیناپسی و کاریگەری لەسەر ئەوە دەبێت کە ئایا پۆتانسیۆڵی کارکردنی خۆی تەقاندووە یان نا. نیورۆترانسمیتەر ریموڤال واتە لابردنی گواستەرە دەماریەکان. دوای ئەوەی گواستەرە دەماریەکان کاری خۆیان ئەنجامدا یان لەلایەن ئەنزیمەکانەوە دەشکێنرێن یان لە ڕێگەی پرۆسەیەکەوە کە پێی دەوترێت وەرگرتنەوە دووبارە هەڵدەمەژرێنەوە ناو دەمارە خانە پێش سیناپتیکیەکان. ئەمەش دڵنیایی دەدات لەوەی کە سیگناڵەکە زیاتر لە پێویست بەردەوام نابێت.
و ئەمەش وێنەیەکە دەربارەی ئەوەی کە باسم کرد چۆن دەمارەکان سیناپتیکەکان دەگوازنەوە. Types of neurotransmitters جۆرەکانی گواستنەوەی دەمار دەتوانرێت گواستنە دەماریەکان بە شێوەیەکی بەرفراوان پۆڵین بکرێن بۆ جۆرەکانی excitatory neurotransmitters و inhibitory neurotransmitters. جۆری یەکەمیان excitatory neurotransmitters واتە گواستنە دەمارە وروژێنەرەکان. ئەمانە ئەگەر ئێوە زیاد دەکەن کە دەمارەخانەی دوای سیناپسی پۆتانسیۆلی کردارێک دەتەقێنێت. ناسراوترین گواستنەوەی دەماری وروژێنەر گلوتاماتە کە ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە فێربوون و بیرەوەریدا. هەروەها ئەسیتیل کۆلین وروژێنەرە و بەشدارە لە گرژبوونی ماسوولکەکان و ئەرکەکانی تر. جۆری دووەمیان inhibitory neurotransmitters واتە گواستنەوەی دەماری ڕێگریکەر. ئەمانە ئەگەری تەقاندنی دەمارەخانەکانی دوای سیناپتیک کەم دەکەنەوە. ترشی گاما باوترین گواستنەوەی دەماری ڕێگریکەر و ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕێخستنی دڵەڕاوکێ و شلبوونەوەی ماسوولکەکان. هەروەها سیرۆتۆنین و دۆپامین دەتوانن کاریگەری ڕێگریان هەبێت بەپێی ئەو وەرگرەی کە پێوە دەبەسترێتەوە. The role of neurons in reflexes ڕۆڵی دەمارەکان لە ڕفلەکسەکاندا. ڕفلەکسەکان وەڵامدانەوەی خێرا ئۆتۆماتیکین بۆ ئەو هەندێرانەی کە پێویستیان بە بەشداریکردنی مێشک نییە. دەمارێکی هەستیاری هەندێرێک دەدۆزێتەوە بۆ نمونە گەرمی لە شتێکی گەرمەوە. دەمار هەستیارەکە سیگناڵەکە دەنێرێت بۆ بڕبڕی پشت لەوێش بە نێوان دەمارێکەوە دەبەسترێتەوە. نێوان دەمارەکان سیگناڵەکە دەگوازنەوە بۆ دەمارێکی جوڵاو کە دواتر ماسوولکەی گونجاو چالاک دەکات. ماسوولکەکە گرژ دەبێت بۆ بەرهەمێنانی وەڵامێک بۆ نمونە ڕاکێشانی دەست لە ڕووی گەرمەوە. ئەم پرۆسەیە خێرا دەبێت چونکە مێشک بەدەر دەکات. ئەمەش ڕێگە بە کاردانەوەی خێراتر دەدات. Disorders associated with neuron communication تێکچوونەکانی پەیوەست بە پەیوەندی دەمارەکان. نەخۆشی ئیسکەلەرۆسیس MS نەخۆشیەکی بەرگری خۆکارە کە سیستەمی بەرگری هێرش دەکاتە سەر بەرگی مایلین کە دەمارەکان حەزلی دەکات. گواستنەوە ئیمپالسە کارەباییەکان خاو دەکاتەوە و نیشانەکانی وەکو لاوازی ماسوولکەکان و کێشەی بینین دروست دەکات. نەخۆشی پارکینسۆن ئەم حاڵەتە لە ئەنجامی تێکچوونی ئەو دەمارانە دروست دەبێت کە گواستنەوەی دەمار دۆپامین بەرهەم دەهێنن. ئەمەش دەبێت هۆی لەرزین و ڕەقبوون و تێکچوونی کارکردنی جوڵەیی. نەخۆشی ئەلزایمەر نەخۆشیەکی تێکچوونی دەمارەکان و دەبێت هۆی لە دەستدانی بیرەوەری بریتە لە دەستدانی سیناپس و دەمارەکانی ناومێشک. و نەخۆشی سەرئێشە نەخۆشیەکی دەماریە کە بە دووبارەبوونەوەی گرژبوون دەناسرێتەوە. زۆر جار بەهۆی چالاکی کارەبایی نەئاسایی لە مێشکدا دروست دەبێت. Conclusion دەمارەکان پێویستن بۆ گواستنەوەی زانیاری لە هەموو لەشدا. ئەمەش وەمان لەدا کات بیر بکەینەوە بجوڵین و وەڵامی ژینگەکەمان بدەینەوە. توانای گواستنەوەی ئیمپالسە کارەباییەکان و پەیوەندیکردن لە ڕێگەی گواستنە دەماریەکانەوە بنەڕەتیە بۆ کارکردنی سیستەمی دەمار. تێکچوونی ئەم پەیوەندیە دەتوانێت ببێت هۆی کۆمەڵێک تێکچوونی بەرفراوان. ئەمەش گرنگی تێگەیشتن لە کارکردنی دەمارەکان دەخاتە ڕوو. لێکۆڵینەوە بەردەوامەکان لەسەر میکانیزمە گەردیلەیەکانی پەیوەندی دەمارەکان زۆر گرنگە بۆ پەرەپێدانی چارەسەرەکان بۆ نەخۆشیە جۆراوجۆرەکانی دەمار. سوپاس بۆ جێگرتنتان. هیوادارم توانی بێتم سوودێک بگەێنم.